بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لاڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەرچی ئەم بەرنامەیە ئەوەیە کە جوانی پیشانی ئێوە بات، جوانی لە ڕێگای گوندەکانی کوردستانەوە. هیوادارم ئەوەی کە ئێمە ئەیکەین و تای ماندووە بین بە دڵی ئێوەی خۆشەویست بێ. خۆشەویستان ئەم جاریان هاتوین بۆ ناوچەی گەرمەسێر، بۆ ناوچەی گەرمیان لە گوندی قچقەرەخی عەلاویخانی زەند. لێرە بەرنامەی ئەم جارەمانە بینن، گوندێک بە مانای کەلیمە جوانە. من ناتوان مێستا وەسفی کەم بە قسەکردن، بەڵام بە تەئکید ئێوە دوایی لە ڕێگای وێنەکانەوە جوانی ئەم گوندا بینن. ئەم گوندا سەر بە ناحەی کۆکس یاخود با بڵێن کوڵەجۆیە و قەزاکەشی برێتیە لە کفری. دوای وردەوەردا ڕوونە بێتەوە ئەم جوگرافیایە سەر بەکوێیە، ئەم ناوچەیە دەور و پشتی کوێیە و هەروەها گوندەکانی دەور و پشتی ناویان چییە. بەڵام بە تەئکید ئەوەی کە دەیبینن لەم ناوچەیە کۆمەڵە دیمەنی زۆر جوانە. ئەوەش ئەرچی ئێمە و هەروەها ستافەکەمە کە پێکەوە جوانیەکانتان پیشان بین. فەرموو بە ئەمڕۆ لە گوندی قچقەرەخی عەلاویخانی زەند بین. بەخێر بێنەوە بەخێر بێنەوە. بابزانم ئەم خاتونە ناوی چی؟ ماشەڵڵا. سیما. سیما خان چۆنیت؟ باش. باشی. بەم بەیانە زۆر بۆ کوێچی؟ بۆ قوتابخانە. ئافرین. ئەچی بۆ کوێ بۆ قوتابخانە؟ قوتابخانەی کلۆجۆی زەنگاوات. کوڵەجۆ دوور نییە؟ کەمێ. باشە. سەرماتە ئێستا یان نا؟ زۆر سەردا. ساردا؟ هاڵا. باشە. بابزانم گوڵە ناوی چییە؟ شەم. ناو چییە؟ شەم. شەم. ئەی تۆ بۆ کوێچی؟ بۆ کلۆجۆ. لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چواری؟ ئەی بۆ لێرە ناخوێنیت؟ ها؟ بۆ لێرە ناخوێنیت؟ واگوندن. قوتابخانەی لێ نییە؟ هەیەوەتە. ئەی بۆ ئەچی بۆ کوڵەجۆ؟ باوکو بڵێ لەولێ دایدا. ها؟ باوکو. باوشی لەوەیە. باشە. ئەی تۆ ناو چییە؟ حەکیم. کاکە حەکیم سەرماتە؟ نا. سەرمان نییە. باش خۆت پێچاوتەوە نییە؟ زۆر باشە. تۆ لە چەنی؟ شیە. یعنی لە حەوتی وە نییە؟ شیە. تۆش لە سێیت. باشە باشە. تۆ بۆچی ئەچی بۆ کوڵەجۆ بۆ خوێندن؟ ڕۆم بۆ کلۆجۆی ژینگابات دەخوێنم. باشە. تۆ ناو چییە؟ یوسف. کاکە یوسف تۆ لە چەندی؟ پێنج. پێنج. باشە. تۆ بە کوردی خوێنیە بە عەرەبی؟ کوردی. کوردی. باشە. کوردی خۆشە؟ حەزت لە هینا لە دەرسی کوردیە؟ زیرەکی تایە؟ باشە. ئەم کاکەیە ناوی چییە؟ ڕزگار. کاکە ڕزگار تۆ پێم بڵێ لە هەموو ڕۆژە لەگەڵ ڕەفیقەکانتان بەیەکەوە ڕۆن؟
بە سارا ڕۆن تەمان خۆ دوورەوە نیە وسارة سارا ڕۆن ئێساگەر بمبانە زووە ڕۆن سعات چەندێنەوە ساعات يانزوني دوانزوناتي کاتە سارەکەی تۆ بە دواتانەوە نیە باشە قوچقەرە خۆشە حەستان لە ئاوایەکی خۆتانە باش بە ئەچی هینێکیشتان بێ با لە قسەیەکی خۆشەوە دەست پێ بکەین ئەم قچقەرەخە بۆ ئەوەندە قورسە لەسەر زمان هەر لەسەر زمانی من وە قورسە هەر فعلا قورس خۆی قرنەکە قورسە بەس ئەمە لەگەڵ دا هاتوین ڕاستی ئەوەی یەکەم تا بێتە عێراق هەر قورسێکی هاتیان ڕاستی چکە نایەکی تورکیە بۆ ئەسڵ ناوەکەی نەختەوە ئەو دوایە پرسم قچقەرەخ یانی چی بەڵام باجارە با بزانم ژیانی خەڵکی قچقەرەخ ئێستا لە چ دۆخێکایە چونکەوە ئەزانم گوندی ئەوەی کە پێکوتە دانیشتوانەکانی کورد بێ وازام لەو لاتانەوە نییە ینی ئێوە کەوتونە نێوانی تورکمان و عەرەب و ئەوانە وایە ئێمە بەڵێ ئەمە تقریبان وەک لەگەڵ ئەوەی قوبێ بە ئاخر حدودی کوردستانە بەسەر عێراقە کووا کورسان نییە بەڵام وەک دێی کوردیە لەمراکە لەمرێتە کەونە ئەوەی پشتمانەوە دێ عەرەبەکانە دێکی تورکمانیمانشا لەوراکە تقریبا علاقاتمان باشە لەگەڵیانە لە خواوە زیای بێ ئەوانش باش هەرکە ئەڵێن هاوسنوورە لەگەڵ عەرەب یا لەگەڵ تورکمان هەر لە خۆی وا هەستەکەی کە دەیەکە دۆخێکی نائارامی هەیە فعلا نائارامە یا شکور ئارامە لا نشكر ئێمە بۆ ئارامی ئارامە لێبراگە بەڵام ئەمرە لە تقریبان کەوتۆ دەبین هەردوو قووەتی مەسەن هەم لە لایەکنی پێشمەرگەوەی کورسانەوە لایانی حکوومەتی عێراقەت ئەم ناوە چۆڵانەیەکی هاتیە یعنی ئەم ناوە بە ئەوە کە لە ڕێکەوە هاتن ئەمە تقریبان هیچ قووەتێکی عسکەری تیانە لەبراگە بەس لەخواوە زیابێت تای هەر ئارامە و منتیقش بە ئارامی ژیاوە لێداکە مۆزوعی داعش ئەو چەند ساڵی ڕابردوو مەترسی زۆر دروست کرد مەترسی لەسەر قوچقەرەخیش دروست کرد وڵی لەخوا زیابێت تایزە مەترسی نەکرد بەڵام ترسی هەرتیا بوو هەمان تێقەیەکی بۆشایەکی ئەمنی بوو لە سنوورەکە بەجی خەڵک بەعام هەرە ترسا بەڵام لەخوا زیابێت تایزە زەرری نەداوا لە لای خۆبان و باش بوو لە خۆ ئێستا خەڵک بە چیەوە سەرقاڵن لێرە چیەکەن وڵا زۆربەی سەرقاڵی کشتتوکاڵین لەمراکە کشتتوکاڵەکەش ئەوەی خۆزای خەلەی وە زۆرەی خەلە و نیش خەرمانەکەمانش گەنمە لەم لە زەرعات یەکرا لە خۆ زیابێت ئیش باشە و بارانەکەشی باش بوویم ساڵ الحەمدوللا بینیم خەلە قەرسیلە ماشەڵڵا باش لە باش پێگەشتۆ شکر ئینشاءڵڵا بێ ئافاتە بێ ئینشاءڵڵا بەس حەزم کرد با بزانم ینی ئێوە خۆ ئاوتان هەیە ئاو ینی جۆگە ئاو با بڵێن بەناو ئاواکە ڕوا بە تەنیشتی ئاواکە ڕوا بۆچی زۆرتر حەزتان لە فەلاحەتی و لە وشکەدانەوە لەوەی زرعات بکەن وڵی زۆربەی خۆی ئەگەر لا ئێمە بەعامینێک خەلە بە هین سەوز بێ بە باران سەوز بێ جوان سەوزە بێت یعنی جوان سەوزە بێ و سەقەتی تیا نابێت لەوانە زۆربەی کات ئەگەر ئاوی دەی سەقەتێکی تیا دروستێت بەسمەوەیە زرعاتەکان وەکو ئەوەی کە مەسەرەن تەڕەکاڵ و ئەوانە بۆچی ئەوانە وڵا تەڕەکاڵ هەم عرزەکە ماشین تەڕەکاڵ نییە زۆربەی ئەوەنە دووەمیش تەڕەکاڵ دەستی گەرەکە ینی کرێکاری گەرەکە لە ئیشکردن و ئەوانە بەڕاستی نەختێک ئەوەنەیمان لە دەسەوە نەخت دوورە ڕێنیش يعني مثلا سەوزەکە لەگەن حتا بۆ کرێ سیارە و کە بیوەیتە سەر شارەکانی بیفرۆشیت هەر ساوکە حسابەکە بە خۆیتێتەوە بۆ گەرمەکە لە کشی واردەکەی باشە گەرم و چڵتوک بەشین باشەکەن یەکەم دیمەن کە دێ بۆ ناو قچقەرەخ ئەوەی سەر ڕاکی ڕاستەکەی دارخورماکانە باشە لێرە دارخورما بەری جوانەگرێ بەری باشەگرێ نە لە خوازێ بە دارخورما بەری باشە بۆنێ وش نەقدی حکمی گەرمیای شەهاتیا لە عێراقا گەرمیانەکە لێرە باشە دارخورماکانمان باشە لە خوازیای بێتوانە الحەمدولله خوا گەورە موفقتان لەخوا خێر بێ سەر هەردوو چاوم بەخێر بن یاخ زۆر سپاس ماشەڵڵا جلوبەرێکی پشتە و پەرداخ و پاک و خاوێن باشە ئەگەر لە هاوینە تۆ ببینن
ئاوا پشت و پەرداخی یاخود جلیشن لەبەرە وڵی کاک بەمان خۆ دەزانی بە حکمی ئەوەی لە دێین و ئەمانە جارە تۆ بۆ مناسبەکان جلی پاکەکەینە بەر و ئەتر بۆ ناو لادێ و ئیش و کار و خزمەتکاری بۆ خۆمان و ماڵ و مناڵمان هەیەڵە لە فلان ئیشا کوڵاوم ئەڵەن تۆش لە مۆزوعی دەڕاستەیە کوڵاوی هەر سوتاوی نەکوڵ باشە ئیشاڵا تەمەنت باقیێ بێ پێم بڵە جارێ دەڕاستە ئێوە ئێستا کە باسی دەڕاستەکەین وەزانین بەس گەنمە دوورێتەوە بەڵام ئایا دەڕاستە غێری گەنمیش گەنم و جۆ ئیشی تری پێکرێ بەڵێ بێگومان ئێمە دەڕاستەمان هەیە درەوی مەرزەی پێەکەین دوخونێکەیە پێڵێن دوخۆ ناوردێکە بۆ تەیر و تویۆرە ماشی پێ درەوەکەین ئەمانە هەمووی پێ درەوەکەین بەس گەنم و جۆنیە گوڵە بە ڕۆژەشی پێ درەوەکرێت ئەوە گوڵە بە ڕۆژە بێ ماش بێ گەنم جۆ بێ ئەرزەکەی وشکە بەس تۆ پێم بڵێ چۆن مەرەزە هێنەکەن مەرەزەش خاکەکەی تەڕە ئەی چۆن ئەچێتە ناو ئەو گۆلی مەرەزە و چۆن ئەی دوورێتەوە خۆ مەگەر تایەکانی گۆڕن بەڵێ تایەکانی گۆڕین بە زنجیر لێپەسین زنجیری ئاسنە بەڵێ جۆری دەڕاستەکە مشکلە نییە دەڕاستەکە ناگۆڕن بەس دەستکاری چوزانم تایە و زنجیر و شتەکانی بەڵێ بەس زنجیرەکانی گۆڕێتتر کەیف خۆتە ئەیخێتەبان ئەم دەڕاستە ئەیخێتەبان هەم هەر نوعێکی ئەبێت بیستماڵن قچقەرەق هینی زۆرتایە شکر دەڕاستی زۆرتیە بەڵێ ماشەڵە هەری وەک هیوایەت هەر ماڵی دوانی هەیە و ماڵی دانێکی شکر بۆخوا ئەتر کشی خەزی کەسابەت خۆیەتی و حەجیان لەم مەهنە هەیە و بەسەرپەرشتی هەمویان قیادی من چینە حەزیان لێ کردەوە و ئەتری هاوکاریەکتر بووینەوە ئەلحەمدولیلا و شکر ئیشمان پاکە و خەڵکی ئیشیە مشی گەرەکە لە حکم ئەوەی حەزمان لێت و شازایمان لێ هەیە ئەتر وەردە جیل وەرە گوێ هاتە وڵا خۆزگای سا وەختی بە هەمان لە دەرەوە بوونا بە دوایەکە هینەمانەکرد بزانین تۆش چۆن قیادانەکەی تو دەڕاستەکەی خۆت ئەکسسوارات و جوانکاریت بۆ کردوشتی جوانی پێوە بەڵێ ئەم لەخوا بەزێ ئەممان هەیە دەڕاستی تازی ترمانیشەیە و پرسیار کەم بزانم مۆدلی تازە و ئەوانەی هەیە یا هەر مۆدلە کۆنەکانە مۆدلی تازە چ مواصفاتێکی وەڵا مۆدلی تازەی سە و کوڕی ئامۆزامە سندێتی مواصفاتی فولە تر هەموو شتێکی تایە هەروە جای لە ناو سیارە دانیشتووی ئەچێک لە مشکیلەکانی دەڕاستە ئەوەیە کە تەپوتۆزێکی زۆرت بۆ دێ ڕێگریەکە لەوەی کە تەپوتۆزت بۆنێ یا گەرمات نەبێت لەخوا بەزیای بێ نەگەرماتە بێنە تەپوتۆزت بۆ تێر شتێکی جوان پاک نرخەکەشی گرانە ینی وەڵام فعلەن دەزانم کە گرانە بەس سەری دەڕاستەیەکی مواصفات ئێستا دەگاتە چەند وەڵا سەری دەڕاستەیەکی مواصفاتی فول ئیسە نێزگەی دەفتەرە بەس دەڕاستەکە هیچ وڵاتێکە چ شەریکێ وەڵا شەریکەی نیهۆڵندا اتحاد ئەوروپیا اتحاد ئەوروپی هەمویان مشتەرەکن تایە کە ئەڵمانیا و بریتانیا و ئیتالیا و ئەمانە تۆ بڵێ دەفتەربەی بە دەڕاستەیەک چۆن دڵێ بەس دەشتەکەی ئێوە شکور هەمووی هینە ینی بێبەرد و ئەوانەیە وانە باشە ئێوە دوورەکەونەوە مەسەرەن لە شوێنی تر تەلەفۆنتان بۆ بکەن یا بڵند کاکەوەرن درەومان بۆ بکەن بەڵێ ئێمە هەتا شارە زوور چەچین شارە زوور سلێمانی بۆ ناحی سیروان هەڵەبجێ شەهید هەمووی گشتی ئەچین تاوێنەش درەوەکەین و کشتی برادەرمان و کەس و نێزەکەی برادەر زۆرجار کاک ئەحمەد خۆ کە دەڵێت دەڕاستەوەکو مێرولە ڕات تۆ پێم بڵێ بە چیەی گوازنەوە خۆ لێرە بۆ شارە زوور بە چیەکەنە شارە زوور وەڵا بە فلات کاک بەس فلات جێگای هەموویە بێتەوە بەڵێ جێگای بێتەوە تەپڵە و دەڕاستەکەی خەیتەبانی کاکە عەلی و کاکە ئەحمەد بەس با بزانم چێ ناوی عەلیە کامتان ناوتان عەلیە تۆ ناوت عەلیە ئەی براکەت ناوی چییە ئەوە ئەمۆزان عەفو تۆ ناوت چییە ئەحمەد چۆنی ئەحمەد ئەوە بۆچی ئاوا خۆ جوان کردووە بۆ بەرنامەکە ئافەرین بۆ تۆ ئەم جلە جوانە چێ بۆی کڕیت ها دایە باوە کامیان چێ بۆی کڕیت ئەمە ها چێ تۆی جوان کرد ئاوا تۆ ناو چی بوو عەلی جان ئەی تۆ ئەو جلانە چێ بۆی کڕیت باوکت
ئەمڕۆ بۆ بەرنامەکە خۆت گۆڕیوە ئەی تۆ پێم بڵێ شتێکمان بۆ ناڵێی شتێکی خۆشمان بۆڵێ دەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين صراط مستقيم صراط الذين أنعمت صراط الذين أنعمت عليهم غير المغضوب آمين تۆ تەمەنت چەنە ئەلیجان چوار 4 ساڵی ئافرین بۆ تۆ ئەی ئامۆزاکەت چەند ساڵە تۆ زانی چەند ساڵیت ها چەند ساڵیت 2 یا 3 ها 3 ساڵی ئافرین بۆ تۆ زۆر جوانی ئافرین فەرموو 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 بابزانم تۆ ناو چییە؟ مؤمن مؤمن؟ مؤمن مؤمن؟ ئەی تۆ ناو چییە؟ سلام ئارام 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 ئافرین بە تۆ ئەی تۆ ناو چییە؟ عمر عومەر بابزانم تۆ خەڵکی کوێیت؟ اه خەڵکی ئاوایەکەتان ناوی چییە؟ اه ئاواکەی؟ قسقرة ها؟ قسقرة قەچقەرەخ؟ اه باشە ئەی ناوی تۆ پێم بڵێ تۆ لە هینی لە مەکتەبی اه لە پۆلی چەندی؟ سي 3 باشە مەکتەب پێ خۆشە؟ اه باشە ئەی تۆ بوليات تۆ جوان خۆگۆڕیوە و پاک و خاوێنی لە شارەوە هاتووی ماڵتان لەکوێیە؟ نملة ها؟ نملة لەکوێ؟ ليلى لێرە؟ خوشکەکە بڵێ وەرن دەی بڵێ وەرن سدبيع ئافرین ئافرین سدبيع ئەیۆ براتە بە براکەشت بڵێ وەرە كاكش کاکەش وەرە دەی وەرە خۆشە خۆشە ئەی تۆ دەی هەڵ ئەلگرا خۆشە اه ئەوە چیەوە مصاصية مەساسەیە ئەوە چییە مصاصية أو ياكتو دوو دانە اه دوو دانەت هەڵگرت اه بۆ حەزر لە دوو دانەیە اه بۆ خۆت یا بۆ براکە و ماركة بۆ براکەت اه ئافرین مشوری براکەشی خوات ئافرین بۆ تۆ ئافرین دەست خۆش ئاوەدان بێ قچقەرە فەینۆزاجان سەلام عەلەیکوم سلام سەر چاوم بەخێر بێت سەر چاوم دەستخۆشی لە کەرانەکەتانەکەم هاتنە بەلامان دیکەی ئێمە باس قەدیمت بۆکەن قەدیم وەخت خۆی خەڵک ئەهات وەکو ئیساکە نەی بلامعنا لە وەڵاخ ئەمانە ئەهاتە شەومانە لە دیۆخان کاڵمشتیانە کرد کونج و خورما ئەکریا لە هەوڕەمانە گوێزیانە هاورد دانشدا تا یەک شەو دوو شەو تۆ بیە وەڵای عەلە شیان سەر دۆشەوە کردیانە سە ئاش و خواردیانە ئەنی مەبەست ئەوەیە ئەگەر میوانێک بە هەتا دو سێ ڕۆژ ناڕۆشت ئەوە ناسیارە نەوی بەخوا میوان وا بێ خوا ئیزانێ باران بێ 7 ڕۆژ ماسۆ بە ئەڕێنەوە کۆراکە ئەگەڕیانەوە ئاوانە هاتن بەلامان وەکو ساکەن ئیسیا سیارەیە چۆن هاتیە میوانت دە دەقە چارێکێک و ئەڕاتە ڕێوە زەحمەتن کاک نەوزاد باسی کونجی خورمات کرد کە تایبەتمەندێکی هەیە لێرە ئەو کونجی خورمایە لە قەدیمەوە کرا لە قەدیم و منە فکر بێەوە کریا باشە بەڵام خورماکە وازین هەیە ئەی کونجیتان لەکوێیە کونجیش لێرا کرا کریا زەرعاتمانە کرا لەیراکە کونجی زۆرە کریا لە منتقی ئەکریا نەکردە لە شەر دێمەش لە گشت دێکانە کریا هەندێک لە گوندە کوێستانیەکانە هاتن ترێ یا مێوژ یا دۆشاویانە هێنا لە گەرمیان گەرمیان ئەبردەوە ئاگۆڕیەوە ئەو باشە بازین لە منتیقی ئەم شتە باو بوو شتیوا هەبوو گوێزیانە هاورد مێژیان هاورد ڕوبهەناریانە هاورد ئەمانە کشی لە هەورەمانە هاتەوە قاتریان هاوردە لە ئەمانەمانە لە دۆخانات ئەمانەوە گوێزی فلیسێک بی دینارێکماندا 1000 گوێزبانە سن مناڵێن کاک نەوزاد باب لەبیرم نەچێ لێرە خەلەیەکی زۆرەکرێ هەم گەنم نازام ئاسا جۆکرێیانە
بەس ڕاستە باشە بەس تۆ پێم لە قەدیم ئەم گەنمەیان چۆن شارا کرد چۆن هەڵیان نەگرت چۆن ینی بۆەوەی خراب نەبێت باشە ئەزانم ئەوە درەوە کرا بەس کە وەختێک کە پاگە کرا چۆنیان هەڵەگرت بۆی خراب نەبێت وڵا بۆ ماڵ هەیەن چاڵبی چاڵمانەکرد چاڵ خەڵیانەوە ئەو زەمان نامجی تدانە یان کرە دوو چاڵ خاوەن ئەوەی خەلەی زۆری باتەیە وەرزێرێک چوار پێش وەزنەیە هاتوو کساکەنەی مەکنەی جب بێ ئەو زەیوەکەمە ئەم دیهات ئێمە چەندێک بێ نیمەی تۆمەکرێ وەک کساکەنیە ساقەکانماش جفتەکەین مەکینە نەی فەلاح بێ نیمەی وەردوی نیمەی تۆم بی دوو چاڵسیە چاڵەکە خەلەی تیابێ تۆ خۆت درەوت کردووە خۆم وەڵی مژ درەوم کرێت درەوم نەکرێ دەرەوە فەلاحمان بێمە فەلاحێکمان بێ سێ وەرزێرمان بێ دایمەن ئەمانە ئیش بۆمان کرێ کاک نەوزاد بە ئێراڵن قوچقەرەقی علاوی خان ئەو علاویە کە ئەوە سەیرەکەی ناوەکە عەرەبیە ئەوە لە چی وات دایکی عەرەبی دایکی عەرەبی باوکی کوژیا شەهید بی ڕۆی مناڵبی وەل دایکە ڕێ بۆ باوق بۆ جا عەرەب و عەلی ئەژین عەلاوی وەکو چۆن مڕەکەب پێوێژن ناوێکە ئەوە خۆی ناوی عەلیە پێژن عەرەب بانکە عەلاوی وەک خۆشەویستی شتەکە ناوەکە ئەوەیە خۆ عەلی ناوێتی ئەو عەلیە یا عەلاویە چی ئێوە بووە بابامە ینی ئێستا جەنابتان بە چەند پشت ئەگەنەوە سەر ئەو عەلاویە منوە چوار پشت نەوزاد کەریم ئەو ڕەحمان عەلای چوار کاک نەوزاد پێشم خۆشە ئاوا دەور و پشتیشتان بزانین دەیەکان ناویان چییە دیەکان لە قوبەت ئەوەیە کە هاوچێمانە هۆ دەلیە تەپەکزنە حاجی لەرە سێتەپانە لەل بنە کلۆجۆە باسنی قتا شارە کۆکزە ئەوە حاجی حەسەنە ئەم دێهاتانە هاوچێمانە هاوچێلێکی باشن لە جیەوەیەک و گەورەمانە زایکۆکە قوبە بەس ئاسی بەبان لە من گەورەتر ترگشیان لە من مناڵتر لە ئەورە هاوچێلێک باش ڕێک و پێکردن الحەمدلله هینێکمانی وەلێن کاک نەوزاد ئێستا لەم ئاوایە بەولاوە لە قچقەرەق بەولاوە ئەو دیانە تورکمانن عەرەبن چین ئەو دیە تورکمانەیە هو دەلی هو دەلی تورک ئەو دیە گەشی کوردە ئەم باسیکردن ئەم دێهاتانە گەشی کوردە بەس هۆ دەلین یە تورکمانن ئەوان کێشە ئەرز و ئەو شتانەتان نییە نانی ئەلحەمدلله نیمانە خۆمان 1500 دۆنم ئەراجێمانەیە دیەکە خۆمان هین خۆمانە وەرەسە هین چوار برایە چوار براگەش تەوزەیە کرێ لە وەرەسەکان کاشم بە باسکە بزانم وەختی خۆی جلوبەرجی ئەم ناوە زەندەکان هەرو ئەمان جلوبەرگ بۆ یا جلوبەرجی تایبەتان جلوبەرگی ئەرەسا دژاشە کاوە چاکت بی کاوە سەڵتە بی ئێوە کەواو سەڵتە یا کەواو چاکەتانە وەڵایەکێک خۆمە گەنج بیمە کاوە چاکەتم کرێت باوکم کاوە سەڵتەی کرێت کاوە چاکەتی کرێ گشێ مامار کەم مراخانی یعنی قات کوردی کەم بیە نەیە لێ منتقەکە منتقی خۆمان ئەکتەری ئەوانەوە ئەو دەسوورە ئەوە بیە خواردنێکی تایبەتان هەیە کە ینی پێ بناسرێنەوە و تایبەت بێ بە خۆتان جگە ئەسا مەسەرن کونجی خورما ئەزامە منتیقەکە بە عامەیەتی بەس خواردنی تر وەکو ئەوەی کە پێڵەنشی و ئەو شتانە شتێکی واتان هەیە کە خەسڵەتی خۆتانی پێوە بێ جاران ئینە کریا ئەم کەشکە کریا دۆینەیە کریا ئەم نەوە شتانە بی کەشک دیتەدان ئەمانە ئەکریا بەخوا ئاشیرەوا کریا شیرەوە خواوە کرد ئیواران ئاشیرەوە کرا ماسەوە ئاکریا وەک ساکە خواردن زۆر نوێ ساداوە و خواردنانن لە ماڵەوە ناکەی بڵێ ئەمەکەم کێکە نایکەن بەخوا دوو چاڵ خەلەمان بیە دوو خانە چڵتکمان بێ خوا خۆت ئەزانی و حەدرت ئاشە برنجە بێ هیچ نەی بیکەی فەلاحمان بێ باران بێ فەلاح چاڵێکم یەکوتمان دا پێ کوتایەسی برنجەکە جا بۆر دەرەچی وەک ساکە نییە ئاشە برنجمان بخواردایمان چڵتی کۆم زۆر هیچ وەسایلی نەی بیکوتێ ئەوە نەبیە ئێستا بڵم خالید ئاغا یاخۆت خالید بەک وڵی خۆی خالید ئاغاکە بۆچی داونا خالید ئاغا مامۆستاگیان ئێمە کات خۆی باپیرە گەورەی خۆمان کە محەممەد عەلی خان کوڕ کەریم خان زەنە بەس کاتێ شاعریش بووە خەڵخۆی شعریشی نووسیە بە ناوی محەممەد ئاغای زەنەوە شعری نووسیە
شعرەکانی هەروایە سێژە مش لە خۆشیەوە نووسیمە خاڵداقی سەدا بۆ ئەو دیە ئەمە وەکو بنەماڵی خۆمان پێماڵێ خان باشە تخوا با لەم خەنجەرەی بەرتەوە دەست پێ بکەین ئەم خەنجەرە چییە باسێکی ئەو خەنجەرە و مێژۆکەیمان بۆ بکە قوربان ئەم خەنجەرە ئەمە ئەزانم کە خەنجەرێکی دەبانە ئەمەی زیوە کۆنە خەنجەرەکە تەمەنی نزیگەی زیاتر لە 200 ساڵە ئەمە خەنجەر محما غەیزەنە محما غەیزەن کوڕ کەریم خانزن محمد علی خان ئەوان هەڵگری مێژوو ئەمە هەڵگری مێژوو ئەمە لە دوای ئەوەی بۆ کوڕەکەی بۆ ئەحمەوەلی خانە بینێتەوە ئەحمەوەلی خان طبعا ناوێکی مرەکەبە ئەحمەد وەلی خان چۆن محمد علي چۆن ینی وەلی خان نییەوە هەندێک کەس ئەحمەوە بزانێ ئەحمەوەلی خان کوڕ وەلی خانە ئەحمەوەلی خان ناوەکەی مرەکەبە کە دوای ئەحمەوەلی خانیش بۆ برازاکەی بینێتەوە علای خان ئێستا لای چێ ئێستا ئەم خەنجەرە لای بنەماڵی ئێمە علای خان ئێستا لای بنەماڵی ئیتر ئەم خەنجەرە مێژوویەکی هەر کاتی هەر یەکێ لە بنەماڵی ئێمە لە دایکش وایە من خۆم لە ساڵ هەفتا لە دایک بوومە لە ژێر سەریا بوو تاکو هەفتەیەک ینی هەر کەس مناڵێک لە دایک بوو بێ هەفتەیە لە ژێر هەفتەیە لە ژێر سەریا بوو ئەمە بڵی تر خۆی ینی شتەکە وەکو ئەگەر برین عرفێک بووە شتەکە ئەراکو بەس ئەمە وەکو شتێ پیرۆز بووە ینی شتەکە ئیتر لە لای مامە گەورەمان بۆ مام کەریم ئیسەش لای نەوەکانەوە هەر کەسێ ئەم خەنجەرەی لە لا بێ بەمانای چی ینی وەکو سولالەیەک وایە وەکو زنجیرێک هینێک وایە ئەمە ینی بڵێم لە ڕووی ڕەسەنێتیەوە ڕەسەنێتی بە بنەماڵەکە بڵێ وڵی ئەمە خۆی زۆر بۆ کات خۆی بەس ئەمنە ئەم لا ئەولایش کراوە شەڕ و شوڕ ئەمانێژە زۆری تاڵان کراوە براوە شتەکەی ئیتر ئەمەمان بۆ ماوەتەوە الحەمدولله لە مێژەکەی کۆدا ئەگەر باسی مێژووی قچقەرەق بخەین ئەنی چ مێژوێکی هەیە ڕوان قچقەرەق ئێمە کات خۆی کە ئەحمەوەلی خان دێت بۆ ئێرە لە ساڵ 1830 دێت بۆ ئێرە ئەبێتە خان منتقە لەیرەوە کە ئاوای حاجر ئاوادانەکات لە حاجرە بێکاتەوە ئاوای لێ دەنیشکەمە لە ئەوەی حاجرە بێ بابام علاویشە هەر لە حاجرە بێ خۆی لە ساڵ 1916 کێشەیەکە بێ لە ناو خۆیانە لە عشرەت خۆیان ئەلای خۆیان حاجر بەجێ دێنێ ئەڕاتە ئاوای قەڵەبراق قەڵەبراق لەبەرەوە یەکێ لێ خەزانەکانی خۆشکشیە خۆاب تاڵەبانیە ئەچێتە لای ئەو تقریبا 5 مانگە مێنێ لێ 5 مانگە مێنێ تورک لەو کاتە شەڕە بێ لەو کاتە هەنێ تورک لە منطقەی شێخ باوە جەلەلا کوشرێ ئەوان دێنە سەر ئەم منطقە کیە گەورە و شتەمەە ئەلایخوا نەگرن ئەیگرن ئەیبەن بۆ قشڵی کەرگووک لەگەڵ خۆشیە تقریبا نزیکەی 15-20 کەس خەڵک منطقە ئەمان سەنگاوات ئیتر ئەوان زۆریان لێکە دەدە کێ ئەمەیانی کوشتووە کەس ناگەر با بەیانی هەوتا ئیدامەکەین ئەمەگەر ئەتراف نەکەن کەس ئەتراف ناکە ئیتر ئەلایخوانەرە من کوشتمە ئەی خاتە سەر خۆی ئەرێ با ئەمە بووم 20 کەس ئیدام کرێ من کردمە ئەم خەنجەریش طبعا پێ بێ لەورە خەنجەرەکەی و ئاباکەی ئەداتە جەماعەت خۆی لەورە ئەرێ ئەمە بگەێنە دەست ئایلەکەم بنەماڵەکەم ئیتر بە بەیانی ئەو ئیدامەکەن ئەو لەینە خەڵکەکە بەرەدەن ئەوکانتە کەواتە ئەگەر ینی مێژووی قچقەرەق دیارە ینی مێژووی ون نییە مادام مەسەلەن پشتەکانەوە دوور نین ینی چەند ساڵەگە بە ئێرە ئاوادانە ئەمە کە قوربان دوای کە لە ساڵ 16 ئەو ئیدامێکن لەینە لە تقریبا 5 مانگ لە قەڵەبراغە بێ دوای ئەو ڕەحمان کوڕی بابام ئەو ڕەحمان دێتەوە بۆ ئەوەی سێتەپان لێرە هەیە دێت ئەمرە چۆڵە بێ دێت ئێرە لە ساڵ 17 ئاوادانی کاتەوە 1970 شوێنێک مێژۆکە زۆر نییە هەتا ینی 5 ساڵ 6 ساڵ تقریبا پێش ئێستا مامەساکاوە سەیرەکەیت نازانم ینی شێوازی بەدنیان نادین خانوو یاخود ئەو کەرستانی کە بەکار هاتووە تایبەتمەندێکی هەیە ئایا ئەمە ئەم تایبەتمەندیە لە چۆ هاتووە ینی باگەر ئەوە بڵێم ئەمە سەر بە لای ساسانیەکانە یا سەر بە لای لانی ڕۆمیەکانە کات خۆی ئەم منطقەتەوە من نزیکن لە حدود ئێرانەوە نزیکیش لەم لایشۆ ئەمانە وەسای ئێرانی کردێتی وەسای ئێرانی شتەکە ینی مۆری ئێرانی پێوەیە تقریبا عفون ئێرانیش تەبەن ئێمە کە باس ئێرانەکەین ئێران ئەوە نییە مەسەر ئێرانی ئەو سابێ ئێستا ئێران ئەوەی کە ئاریوە ئێرانەگرێتەوە گشتیەوە مامەسا
ئێستا هین ینی ئەم گوندی قچقەرەخە بۆ ئێوە چ باەخێکی هەیە واتە کە ئێوە ینی وەلایەکی زۆرتان بۆی هەیە ینی ئەم وەلایە ینی بۆ چییە بۆ هەر بۆ ئەرزوو ئاوە یان بۆ مێژوەکەیەتی یاخود بۆ ئەوەیە کە ئێوە ئەندازەیەکی زۆر ینی ئەوەی کاڵێ بەر لە زێری خۆش سنجینە ینی زیاتر لەبەر خاتری چییە ئەوە گوندەکەتان خۆشەوێ واروە گوندەکە تا ئێستا بە ئاوەدانی ماوە وڵی خۆی ئەمە وەکو چۆن پایتەختە وە ئێمە لە هەر شوێنەکە سم لە کەرو گشەژێم بەس دێمەوەی ڕێسراحەتەکەم شوێنەکە وەکو چۆن مەسەن کەس و کارمانشتی لێرەیە ئەم یەک بەرە بابینشتمان هەر بە ئەلایقان دین بۆیرە هەموو ئەرز ئاو خۆمانێت بە هەر شایەکە بە هەر ماڵەکە بڕی ماڵ خۆمانە ینی هەست بە هیچ هینێک ناگەین غەریبی ناگەین وەکو ئیسراحەتەکەی لێرە مامۆستا تۆ کتێبێکت نووسیوە لەسەر چ هۆز بێ چ عەشیرەت بێ چ زمان بێ لەسەر زەند با بزانین ئەو کتێبت بۆ نووسیوە وەڵا من خۆی بە گەری ینی خساسەکەی خۆم من هەندەسەم تاوا کردە هەندەزەی کارا پەیوەندی بە مێژوشتەوە نییە بەس هەر لە کۆن و حەزم لێتی هەر لە ساڵ 85 من هەر کتاب مێژوویە خوێنم و کتاب توراس و ئاسار و شتەمانە خوێنوەکەم ئیتر حەزم لێتی زۆر جار مام کەریم مالیت حەوت بۆ خۆی چەند جار دانیشتم باسی مێژووی بۆمە کرد باس کۆنیەوت بێ باس بۆکەم جاران تەمەن مێژوو سینە بە سینە ڕۆیشت نووسین نەبووە ینی ئێستا وەکو مێژوو تاریخ ئەمانە حتا عالەمیە ینی دووەلیە 200 ساڵە خەڵک بایەق بە مێژووەدا کۆن نەبوو کۆن دەماوە دەم بۆ یا وەکو ئەحداسێ بۆ شەڕێ بۆ لە فڵانە شوێنوتیانە وایە و نووسیانە ینی باج لەو خەڵکە سەراوە ئەوش بە 200 ساڵ بەس ئەوش باسی کۆنی بۆمە کرد باس کۆنێکە باسی ئەحمۆلی خانی بۆمە کرد باسی معرف خان برایە کرد بە عەلای خانی بۆمە کرد کۆنەوە ئیتر بنش حەزمە کرد ئەمە دوای کۆی کەمەوە بۆ جیل تازە ینی بۆ نەوەکان خۆمان کە ئەمە بڕات و ئێستا جیل تازەمان ینی خەریک مۆبایل و فێسبوک ئەمانە هەنێ شتەیە لۆیە احتمالی پێ نەدەن وتمەوە باوەکو تەزیلێ مێنێتەوە بۆ بنەباڵەکەی خۆمان دوێ ئێوە تا چەند بە ئەرکی خۆتان ێزانن ناوی عەلاوی خان مەسەلەن لەلایەوە ون نەبێت وڵایی ئێمە وەکو چۆن ئەمە عەلاوی خان من مناڵ بووە باوکی مردووە کوێشی ئیتر ئێمە عەلاوی خان وەکو چۆن ڕەمزێکە بۆ ئێمە و بۆ ینی بنەماڵەکەمان وەر خزمەتکار ینی عەشەتیش بووی نەکۆن لە کات خۆیە نەکو برین ینی عەشەت دایمە ڕاو و پرس ئەمانە بە ئێمە کردو ینی هاتووە لامن ئێمەش حەزەکەین ئەو ناوە گەورەی عەلاوی خان هەر بە پاکی بمێنێتەوە قەت خیانەت و شتیشی نەکردەوە مەسەن لە ملەتەکەی خۆی لە کەسەکان خۆی عەلاوی خان ئێمە بامکەریم بە کەریم عەلاوی خانە لەسەر وانە کەریم عەلاوی خان لە ساڵ 60ەکانە ینی کە باسێکن حرس قەومی پێیاوە حرس قەومی خۆ دەزانین حرس قەومی پێیاوە لێرە ئەهاتن ئەوان تفەنگیان بۆی هەر یەکەم کەس حرس قەومی بێ ئەلێرە ئەم شوێنەدایاننا تفەنگی بۆ هاتەوە سەلیب لە حکومەتەوە ئەو نەیکردەوە تفەنگەکەی ڕەفز کردە 12 تفەنگی بۆ هاتەوە بە بەیانی باوکم خۆی گەنج بۆدی گەنجمەوە کاتە باسێک دڵمەن ئێوە تفەنگەکەمان کردە ناو سیارە و بەیانی بردمانە تەسمیممان کردە لە قایمقامیەت لە کفری بان ئێمە شتوان ناکەین بەڕاستی بەرنامەکەت لەبەروی بەرنامەیەکی مێژووی نیاگەنا پرسیارم زۆر لەسەر مێژووە کرد بەڵام با پرسیارە لەسەر ناوی قچقەرەخ بخەین قچقەرەخ وانە باشە خۆ ناوەکەم بە تەواوی ود وانە باشە قچقەرەخ ینی بە چ مانایەک دێ ئەزانین مە تورکیە بەڵام بێ مانایەکی هەبێ قچقەرەخ ئێمە ئێستا لە ناوچەی گەرمیان لای خۆمان بە ئەو بەردەخۆڵەوەی کوچک ئەو کوچکە ئەو بەر ئاسن ئەو کوچکە کوچک ینی لەلە کات خۆی بچووک ینی بچووک شەوێتەوە کات خۆی کۆن ئێستا من بچووک ینی کوچک بووە کوچک ئۆرک ینی ئۆرکیش وەکو قڵایە دیە لە زمان ڕۆژهەڵات بای خۆمان ئۆرکیش قڵایانی قڵای بچووک ئەوە لێرە تەپەیەکمان هەیە تەپەڕەشە ناوی تەپەڕەش لێرە کوچکۆرە ناوە منتقەوە کوچک ئۆرک ینی کۆن من خوێنمەتەوە کوچک ئۆرک بووە دوای لە ئۆردە ناوەکە لە کات خۆ دەزانی لە کات عوسمانیەکان هەر ناوەکان بەرەو تورکیە برد کردیان بە قچقەرەخ قچقەرەقی تر دوای ڕواایە تریشی ئەمە قچقەرەق ینی وازە چل پێ چل ینی چل قاچ ئەلەسەر کات خۆی کە لێرە ڕەت بوون عوسمانەکان بە قاچاق ئەمانە ڕەت بن لێرە سەیریان کردەوە چل پێ هەیە ئەمسەن چل پێی قاچ وڵاخ و وێست شتەمان هەیە لێرەوە بە مانای شکاوی نایە مامۆستا قچ ینی قچ هەر خۆمان قەرەقیش ینی چل
ئەوە هەنێ وەزباق لە تورکیا قرق ینی چل قرند ینی شکاوە کاکە محەممەد چۆنیت باشم الحەمدلله تۆکو گەنجێک لەم ئاوایە چییە کە ئیشوکاری تۆ چی والله خەیک فەلاحەتی و ئەملا ئەولایە هەر ئەوەیە باشە فەلاحەتی چ شتێکەکە ینی کاڵێ فەلاح ینی زۆر شتەگرێتەوە بەس بزانم تۆ زیاتر سەرۆکار لەگەڵ چیە والله بەس گەنم بەس گەنم تۆ پێم بڵێ تۆ ئەتوانی ئەرز بچێڵی باڵێ بە تراکتۆر باڵێ ئەی دەڕاستە ئەتوانی بەکاربێنی ناوەڵە باشە ئیشی تۆ لە فەلاحەتیا چییە والله بەس گەنمە و جووتە و هەر ئەمانەیە باشە لەناو ئاوایە بێتاقت نابی ناوەڵە تۆ پێم بڵ ئاوایەکەت پێ خۆشە زۆر قەت هێنت کرد و ورکە گرتووە لەوەی کە لە دایک و باوک تۆ ئەوان کە بنێرن بۆ خاریز بۆ شوێنێک خۆ شوێنەکەی خۆت پێ خۆش شوێنەکەی خۆم پێ خۆشترە تا وڵاتەکانتر ینی خزمەتی وڵاتەکەی خۆت و کەسوکاری خۆت باڵێ بەتەبا ئەگەر ئینشاءڵڵا زەواجش بکە هەر لێرە بمێنیتەوە باڵێ زۆر باشە بابزانم جەنابەت تۆ وازە ماڵتان لە شارەوە باڵێ بەڵام ئەسڵ خەڵکی قچخەرەخی باڵێ باشە مانگانە هەفتانە ساڵی چەند جاریتەوە بۆ ئێرە والله هەموو هەفتەیەکار مەجارێکم بۆڵ کە دەوام نەبێ دەگەڕێمە بۆ باشە چی وا لێکا کە تۆ بێتەوە بۆ ئێرە بۆم ئاوایە والله هەمووی خزم و ئامۆزا و خۆشی ئاوایەکەمانەوە فعلان ئاواکەتان خۆشە ئەی خۆت خوێنکاری چیت والله من لە بەشی نەوتە خوێنم ئینشاءڵڵا نەوتمان بۆ دەرێنی بە ئاوا گران نابێت بەم زستانە نەوتمان بۆ ناکردێت ئینشاءڵڵا سەرکەوتوبی ئاخوا مەرحەلە چەندی والله ئەم ساڵ دوو تەمان لە کەلار وەنیە باڵێ تۆ بابزانم ئەگەر هاتی تۆ بۆ ئێرە وەختی ئیشوکار بوو زیاتر حەزت لە چی ئیشوکارێکە یعنی چی ئیشێکەکەیت والله تر بە پێی کاتەکانە هەر مەجالێکمان بێ لەگەڵ یارمەتی مامەکان مادەمتە جووتکردن بێ ئاودان بێ تۆم بێ دەرمان بێ هەر شتێک بێ ینی تۆش ئەتوانی تراکتۆر لێ خوڕیت و جووت بکەیت باڵێ ئاوەدان بێ قچقەرەخ دوکتۆرە باز جەنابە جێگری بەڕێوەبەری تەندروستی گەرمانی وایە بەڵێ باشە تۆ بە خۆت خەڵکی ئاوایی ئەم دەی وانە بابزانم چی یادەوەریەکت هەیە لێرە لە دایک بووی لێرە مەسەلەن بۆ نمونە چ کە ئاوا گەڕێتەوە کە دێتەوە بۆ گوندەکە چیت بیرەکەوێتەوە بێژەکی بەخێر بێن بەسەر چاوم بۆ هاتنتان بۆ سەردانەوەی دیەکەمان بەخێر بێت تاوان هەموو کەسێک لەو شۆنە لە دایک بێتە هەرتی شۆنیە هەنێک کە گەڕایەوە ئەو شۆنە دوای ماوەیەکی زۆر دوای هەنی یادەوەری کاتی مناڵی هەر خۆشە هەنی لە هەموو کاتە بێ ئینسان هەر بە فترات لەو شۆنە لە دایک بوو کە گەڕایەوە هەموو یادگاری کۆنی مناڵی و لەگەڵ براکانیە لەگەڵ کەس و کار و لەگەڵ ئامۆزا و لەگەڵ باوکو ینی ئەو ژیانەی تایبەتی سەرەتایی کە زۆر سادە و خۆش بوو کە ئێستا نەماوە کە دیتەوە بۆ شۆنە هەستێ بە ئارامیەکەی بە ئارامێکی زۆر زۆرەکەی کە مەسەنەمە شۆنی لە دایک بوونتە و کەس و کاردا تا شتێکی تایبەتمەندە بوو هەموو کەسێکە چووە ئەو شۆنەی کە لە دایک بۆ یادگاری تایبەتی خۆیە بابزانم لێرە ماڵەت هەیە خانوت هەیە وەڵا ماڵی گەورەمان کە ماڵی باوکم وایسە باوکم وفاتی کرد خوافی کە لەگەڵ مردۆکانتانە دایکم ماوە کە هەموو کەس و کار و مامی خۆم لەم دێ غەریبمانتیانە با بڵێن وەکو غەریب بەرچان ئێمە هەمومان برای کەسیەکین هەرچی بێ بەڵام وەکو عایلە با بڵێن ئەم دێە هەرین خۆمانە کۆنە کە دێینەوە لە ماڵی دایکمە بین کە ماڵە گەورەی پێڵێن هەر لەگەڵ براکان و لەگەڵ ئامۆزاکان و کەسەکانمە کۆبینەوە زۆر باشە وا نازانم بنکەن تەندروستی تیا بێ قچخەرەخبانە تیاین نییە بابزانم با لە ڕووی تەندروستیشەوە لە خەڵکەکە پرسیم زانین ژینگەی ئێرە لە ڕووی تەندروستیەوە یعنی تا چەند هۆکارێکی باشە بۆ مانەوەی تەندروستی خەڵک بە باشی
بۆ وەکو ژینگە خۆتەزانی بەعام کوردستان تا ڕادێ و خاستان دیە بە تایبەتی دیەکان دیاتەکان بەعام پاکن یعنی ژینگەی پاکە بۆی ژیانێکی سادەیە باخ و زەرعات و ئەمانەی مەسەن کارگەی گەورە و شتیتیانە ینی ژیانێکی سادەیە وەکو ژینگە زۆر پاکە ینی شکاریتیانیەوە وەکو ژینگەکانی مەسەن کوردستان بە تایبەتی دیەکان کەوتم ژینگە پاکە لێرە بەڵام زیاتر ئێستا ئەگەر بڵین بەعام وەکو نەخۆشیشت زیاتر ڕۆتینی ژیانی ئمڕۆ لەم سەردەما کە هەمومان تیاین ینی مەجاریتیانێ با بڵێن بەعام لە خواردن کەم جوڵەیی ئەو شتانە تەسیرەکاتە سەر تەندروستی کەسەکان بەڵام بەعام دیەکان پاکن یاوەکو ژینگە زۆر پاک جەنابێت بە حکمیەوە کە جێگری تەندروستی گەرمیانیت ینی کەسێکی دەستڕۆیشتی بە کوردەکەی چۆنەوە بنکەیەکی تەندروستیتان بۆ گوندەکە نەکرد وڵا خۆی لە پلانە هەیە بەڵام خۆ دەزانانی ئەم قەیرانەی حکوومەتی هەرێمی کوردستان تێکەوتووە کە هەموو سەکتەرەکانی گردێتەوە وەکو بەڕامەیە وەکو وزارد وەکو پلان هەیە چەند گوندیەکە نیزک بنێ مرکزێکی بنکێکی تەندروستی تیا بکەنەوە کە دابینکردنی کارمەند و پێداویستی پزیشکی بۆ خەڵکەکە ینی کاراسانی بێ لەو دیەیە کە مەسەرم بە ناوەختی شتێک ڕۆژ بێ عیلاجی بکە و چارەسەری بکە بەڵام ئێستا زروفەکە وای لاتووە وەکو پلان هەیە لە هەموو دیەکان بکرێتەوە یان 4-5 دیەک کۆ بکرێت کە نیزگن لە یەکەوە کە ئەو مرکز ئەو بنکەی تەندروستیە بتوانێت چارەسەری تەندروستی بداتە ئەو گوندانە بەڵام ئێستا نەکراوە تا ئێستا نەکراوە حاجی محەممەد سلام عليكم السلام ماندوو نەبی قوربانی سلام باشن بەخێر بێن سوپاس دەکەم جارە با سەرەتا بزانم تراکتۆرەکەت کوێنەریە ئەم مەکینە ئیتالیە ئیشی خۆشە ئیشی خۆشە بڵێ ئەم سوکانی هایدرۆلیکەوە هایدرۆلیکە بڵێ زۆر باشە ئێستا دەرمانەی ڕشاندت دەرمانی چی بوو ئەمە دەرمانی گەنمەی ناو گەنمە دەگەڵ گڵاباریک و گڵاپان چابازە و خەرتە لەو چتی واوکشێ ینی بە یەک جار قڕانیەکات یەک جارناتی بەس گەنمەکە تێلێ بەس گەرمەکەی هەڵێ حاجەوە تەسیری لەسەر گەنمەکە نییە خۆ خراپ نەوە بۆ گەرم خراپ نییە خراپ نییە پێم خۆشە بزانم لە منتیقەت چ جۆرە گەنمێکە کرێت جاران هەندێک گوڵ ڕەش و ئەجا قەنەهاری و بەعزێ لەوانە هەبوو ئێستا چ تۆوێک زۆر لێراکرێ وڵای سەر لێرە زیاتر فەڕەنسیەکەی و ئەدەنێ و ئارازە و ئەم گەنماناکرێ ئەدەنە لەوانەیە زۆرترینیان بێ وایە زۆرترین ئەدەنێ باشە ئەدەنە لەبەر چی ئێوە ئەیکەنیانێ و تۆ بۆ باشە ئەو نە حەزی لاونیە حەز ناکە زۆر لاو بەس فەڕەنسیەکەی زۆر گەرەکە ئەو ئەدەنێ ئەگەر خوا نەخواستە باران نەبارێ بە چەنێکە بێ ئاوی بن وڵی 20 ڕۆژ مایە جاری ئاوی گەرەکە ئەی فەڕەنسیەکە فەڕەنسیەکە مەقاوماکە زیاتر ینی فەڕەنسیەکە ئاوی کەمترێ کەمترێ ئاو کەمتر باش کاک حاجی ینی نازانم گەنمی ئێمە بۆ بە کەڵکی ئار نایە ئار ینی پێزی نییە نازانم بۆ وایە گەنمە جاران ئەماوە لە تەموزوا بە درەوەکریا خۆری لێدا ئەم خۆرە گەرمە ئەکراوە نان ئیسا حساب گەنمەی تەڕیتیایە درەوەکری باوەڕکە پار کراوە هەر کامڵیش نەبووە ئەوە تەڕیشتیا هە درەوەکر لەبەرەوە تر ناکرێتە نان ئەگەر پارچەی بتێتەوە مەسەرەن لە مانگ تەبوز و ئاوە درەوەکەی ئەوە نانێکی دەرەجێکی تا دەرەشێ خۆر لێ ڕاستە کاک حاجی بابزانم هی نەکرێت قەرە خەرمان و شتانە قەرە خەرمانەکەی بخۆن بڵێ ئەزانم بەس لەوانە بەس بۆ خۆتانی
چ گەنمێک بۆ قەرەخەرمان باشە وڵی جاران گوڵە ڕەشەکەیان باشە ئەو گوڵە ڕەشە سەلای منەمایە زۆر کەمە ئەزایکی جاران دروێنانە کرد پەڵەیەکی سەوزەما ئەوانە کرد بە قەرەخەرمان بەس ئێستا فەرەنسیەکەمان کرد ئەدەنەکەمان کرد ئەدانەکەتان کرد قەرەخەرمانی باشتر تامیشی خۆشە تامیشی خۆشە بڵێ تۆ بابزانم تراکتۆرەکە چەند جۆر ئیشی پێەکەی وڵی گشت ئیشێکی پێەکەم جووتی پێەکەم دەرمانی پێەکەم ئەی تۆمی پێەکەم بە تابیعە هەرچی ئیشمانە ویکە ئەم مەکینەکە جاران تراکتۆر جێڕ لە سوکان بوو ئێستا سوکانی لە خوارەوەی دەیخوای گەورە مەوفەقتان بەخێر بێ ناخۆ بەسەر سپاس دەکەن سەلامەت بن یاخۆ دەستی ئەوش خۆش بێ خۆشەویستان بەم شێوەیە لە ناوچەی زەنگابات و لە گوندی قچقەرەخ خواحافیزیتان لەکەین تاکو بێگەشتنوێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ